لیستی موچە چارەنووسی کوردستان دەخاتە بەردەم هەڕەشەیەکی گەورە. پێگەیەکی عەرەبی نهێنی لەسەر هۆکاری ڕادەزنەکردنی ناوی پێشمەرگە بە بەغدا ئاشکرا دەکات. پێگەی ئەلعەرەبی نێودەوڵەتی لە نوێترین شیکاریدا بە ناونیشانی قەیرانی موچە هەڕەشەی هەڵوەشانەوەی دووچاری حکوومەت هێرێم دەکات. راپۆرتەکە لەبارەی دابەژنەکردنی موچە و نەهاتنی پارەی موچەی هێزە ئەمنی و سەربازیەکانە. تایدا لە بەشێکی هاتووە سەرڕای هەوڵی چڕ و کوڕی ئەمریکیەکان بۆ یەخستنی هێزەکانی پێشمەرگەی حیزبەکان و کردنی بەهێزی نیشتیمانی ڕێکخراو. بەڵام هەردوو حیزبە دەسەڵاتدارەکەی هەرێم قبوڵیان نەبووە لیستی هێزەکانیان بخەنە بەردەم وەزارەتی پێشمەرگە و ئەمریکیەکان کە لە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگەدان. دەژڵێ وردەکاری لیستی موچەی هێزە سەربازی و ئەمنی تەنها حیزبیەکان لای خۆیانە، ناهێڵن هیچ لایەکی دیکە وردەکاریەکە بزانن. ئەمە بەڵگەیەکی ڕوونە لەسەر ئەوەی کە هەردوو حیزبی دەسەڵاتدار ڕێگری لە پرۆسەی یەخستنی پێشمەرگە دەکەن. پێگەکە دەژڵێت بۆیە ڕادەستکردنی لیستی هێزە چەکدارە ڕاستەقینەکان لەلایەن حکوومەتی هەرێم و حیزبەکان بە حکوومەتی فیدراڵی مەحاڵە. ئەمەش بە مانای ئەوەیە کێشەی موچە چارەسەر نابێت و وابەستەی چارەنووسی سیاسی و ململانەی نفوز و مانەوە لە دەسەڵاتدا دەمێنێتەوە. هەر لە راپۆرتەکە هاتووە بەرپرسانی هەردوو حیزبی دەسەڵاتدار ڕوبەڕووی هەڵبژاردنێکی قورس بوونەتەوە. قبوڵکردنی دابەشکردنی موچە ڕاستەوخۆ لە ڕێگەی تەوتینەوە واتە کۆتایی هێنان بە کۆنتڕۆڵ و ڕۆڵی حیزبەکان و هەڵوەشانەوەی دەسەڵاتەکانیان لەناو پێشمەرگە یاخود قبوڵ نەکردنی پرۆسەکەش بەو مانایی کە حکوومەتی هەرێم لاوازتر دەبێت و زیاتر دەکەوێتە ژێر فشاری خەڵک. داواکاری موچەخۆران بۆ ئەوەی موچەکانیان بە حکوومەتی فیدراڵیەوە ببەسرێتەوە هێزتر دەبێت. هەر لەسەر دابەژنەکردنی موچە ناکۆکیەکانی نێوان پارتی و یەکێتی قوڵتر بۆتەوە. ئەمڕۆ یەکێتی جارێکی تر لەسەر زاری سعدی پیرە وتەبێژی حیزبەکە جەختی لەوە کردەوە پێویستە موچە چیتر دوانەکەیت و دابەش بکرێت. پارتیش هێشتا پێداگرە بێ پێدانی بەشەکەی دیکە موچە دابەش ناکات.